باراک لە یەکەم پەیامی بەناومێدکردنی کورد دەستی پێکرد و نێچیروان بارزانیش ستایشی دەکات. تورکیا تۆقیوە و دەڵێت فراوانخوازیەکانی ئیسرائیل ئێمەش پارچە دەکات. وازیری دارایی هەرێم بڕی داهاتی نانەوتی ئاشکرا دەکات و بەغداشی بە پابەند نەبوون بەڕێکەوتن تاوانبار کرد. لە یەکەم پەیامیدا تۆم باراک دوای ئەوەی بووە نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا لە سووریا و عێراق جەختی لە کارکردنی پێکەوەی هەرسێ دەوڵەتی تورکیا و سووریا و عێراق کردەوە. باراک لە پەیامەکەیدا داوای بەلاوەنانی ناکۆکیەکان دەکات. پەیامەکە ئاماژەیە بەکارکردنی پێکەوەی ئەنقەرە و بەغدا و دیمەشق خۆشی بە دوور دەگرێت لە باسکردنی کورد. ئەمەش ئاماژەی ڕوونا بۆ قۆناغێکی سەخت بۆ کورد لەگەڵ ئەم ستراتیژا کە بێ بەهاکردنی فیدراڵی و مافانەتەوەیەکان و خاڵی سەرەکیەتی. هاوکات ئەمڕۆ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پەیامێکی پیرۆزبایی ئاراستەی باراک کرد و ڕایگەیاند بە پەرۆشەوە چاوەڕوانی سەرکردایەتی ئەو دەکەین بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان عێراق و کوردستان و ئەمریکا و هاوکاریکردن لە چارەسەرکردنی ئەو ئالنگاریانەی ڕوبەڕووی وڵاتەکە دەبنەوە. دەوڵەت باخچەلی سەرۆکی ماپە و هاوپەیمانی نزیکی ئەردۆغان هۆشداری دەدات کە ئامانجی کۆتایی سیناریۆکانی ئیسرائیل خاکی تورکیایە. ئەو دەڵێت زایۆنیزم دەیەوێ بە سوود وەرگرتن لە پەرتەوازەی وڵاتانی ئیسلامی ناوچەکە دابەش بکات. ئەم ترسە گەورەی سەر تورکیا هاوپەیمانی ئەکەپە و مەهەپەی ناچار کردووە ستراتیژی خۆیان بگۆڕن. ئێستا بۆ پاراستنی یەکپارچەی و بەرگەگرتن لە هەر دەستوەردانێکی دەرەکی زیاتر لە پێش و بەڕووی کورد بسن و باسی ئاشتی و برایەتی دەکەن. چاودێران دەڵێن ئەم گۆڕانکاریان نیشانەیەوەیە ئەنقەرە تێگەیشتووە کە بەبێ ڕێکەوتنی ناوخۆی لەگەڵ کورد ناتوانێت بەرگەی ئەو هەڕەشانە بگرێت کە ئیسرائیل لەسەر ئاسایشی نەتەوەی تورکیا دروستی کردووە. وەزیری دارایی حکوومەتی هەرێم ڕای دەگەێنێت هیچ مانگەیەک ناتوانن بە دیاریکراوی وادەی دابەشکردنی موچە دیاری بکەن. لەبارەی داهاتی ناوخۆشەوە وتی داهاتی 5 مانگی ئەم ساڵ گەیشتۆتە 632 میلیارد دینار. ئاوات شێخ جەناب وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کێشەی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا سیاسیە. چەندین جاریش لەگەڵ بەغدا ڕێکەوتین بەڵام ئەوان پابەند نەبوون. وەک وەزیری دارایی باسی لێوە کرد بەغدا پێی وایە دەبێت 50% داهاتی هەموو سەرچاوە داراییەکان لە هەرێم وەربگرێت. لەبارەی داهاتی نانەوتی 5 مانگی 2026 داهاتی ناوخۆ 150 میلیارد دینار بووە. پاشان لە مانگی دوو زیادی کردووە و گەیشتۆتە 180 میلیارد دینار کە ئەمەش بەرزترین ڕێژەی داهاتە لەم ساڵەدا.